پرسیارشتی سەبارەت بەو هەڵبژاردنەی ئەم دوایە کە لە تورکیا ڕوویداوە ئەو سەرکەوتنەی کە کۆمەلگای دیموکراتی لە تورکیا بەدەستی هێناوە چەند کاری حکوومەتی هەرێم ئاسان دەکاتن بۆی ئەم مەسەلەی تر تورکیا لەگەڵ ئەوان چارەسەر بکەیان بە مەسەلەی کورد لە تورکیا بەرەوە پێشەوە باتن. بەلای منەوە کار بۆ حکوومەتی تورکیاش ئاسانەکە ئەگەر بیانەوێ وەکو خۆیان ئیدعاکەنەوە سیاسەتیان بەرامبەر کورد بگۆڕن وەکو هەمیشە ئۆردوغان و عەبدوڵڵا گوڵان باسیەکەن ئەتوانن بە میلەتەکەی خۆشیان بڵێن حتا ئەوانەی کە پەسەندیشی ناکەمەوە بابە ئەوانە هەڵبژێراون معنە نوێرێ ئەو خەڵخانەوە بێ قسەیان لەگەڵ بکەین وەندای پەرلەمانیشن بە نسبەت هەریمی کوردستانیش ئاسانترە بێ چونکە ئەگەر زەختت لێ بکەن لە کۆنایەت هەموو زۆر کەس لە هەریمی کوردستان دێ مەسئول وایان تەسەورە کرد و ئەشیانوت و جۆشمان لێ بووە کەوا حیزبەکەی ئەردوغان زۆربەی ئەبێ لە دەنگ بەڵام وا دەرنەچوو ئەوە دەرکەوت دەنگیان بۆ کێداوە لەبەرەوە زۆر بە ئاسانی ئەتوانی زیاتر لە جاران لە تووشیا بکێ بڵەوە دەنگیان بۆ وانە داوە لەبەر تۆش بەحساب بۆوانە پێوانە ئەندای پەرلەمانن لە پەرلەمانی تورکیا خۆی و لەبەرەوە توانین قسەیان لەگەڵ بکەی حەلێ بدۆزیتەوە و کێشەکە ببیتەوە بۆ ئەنقەرە نەهێنی بۆ هەولێر لە هەولێر کێشە حەل نابێت لە ئەنقەرە حەلە بێت لە بەغاش حەل نابێت ئاسانکاریەکە بۆ هەموو لایەک ئەگەر بیانەوێ ئەو کێشەی چارسەر. دکتۆر دووە پرسیارم ئەوەیە ئەگەر خۆ دەزانی کە ئەمریکا بە تەمای هێزەکەی لە عێراق بچێشێتەوە هي ئەمریکا هێزی خۆی بچێشێتەوە ئەو کێشانی کە لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی مرکزی هەیە تێگەت بێت و چارەسەر نەکرێت بە تایبەتی سەبارەت بەو ناوچانێک کە کێشیان لەسەرە ئەو کاتە لانی کورد چه هەنگاوێک بنێ هەنگاوی داهاتوو چێ بێتێ بۆ بتوانین ئەم کێشەیە لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر بکاتن. وەڵام کێشەکە دیالۆگ هەوڵبن چارەسەر بکرێت هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوە ڕەنگە سەرکەوتوو بن تا ڕادەیە بەڵام ئەگەر نەکرێ و کێشان چارەسەر نەکرێت بمێنێتەوە شتێکی خراپە بێت شانەوەی هێزەکانی ئەمریکا کێشە زیاترەکە و هەموو چەکدارن لەو ناوچانەوە زەری زیاترە بێت لەبەرەوە ئومێدەوارین هەوڵ بدرێ و حتا ڕۆبەرت گەیتس وەزیری دیفاعی ئەمریکا باسی ئەوەی کرد وتی ئەبێ کێشە بینی عەرەب و کورد چارەسەر بکرێت بە ئەمریکا حسابی بۆ بکایانی لەبەرەوە ئێمە بێ لەگەڵ حکوومەتی عێراق دیالۆگ بکەین و هەوڵ بین ئیشەکان بە دیالۆگ چارەسەر بکەین بەڵام داوا لە ئەمریکاژەکەین کەوا پێش کشانەوەی ئەگەر چه هەوڵێ پێکرێ مساعدەی هەردوو لا بکە بۆ کێشانە چارەسەر بکەین. دکتۆر محەممەد عوسمان سیاسەتکاری کورد و ئەندامی پەرلەمانی عێراقی سەربەلستی هەپێناتی کوردستان زۆر سپاس دەکەین. زۆر سپاس.